یەکەم خواردنە شیرینی شیرینی دووەم شەکر بەڵێ. شەکر وا لە مناڵەکە عەسەبی دەکات تووڕی دەکات و بە جوڵا بێت دووهەم مۆبایل باشە بەڵێ. سێهەم ماڵەوە زۆر تەسیری هەیە ماڵە مەسەن تۆ لە ئەوروپا ژن و مێردەکەن مناڵەکان هەیە ئێوارن دادەنیشن ڕسم دروستەکان چیرۆک بۆ مناڵەکەی ئەڵێ مناڵەکەی دادەنیشێ ئەی خاتە ناو خەیاڵێکی خۆش ئارام دەبێ تێگەی ئەو لا ئێم ئەگەر ئەو شتە نەبێ مناڵەکە چیەکە ئەو وەختە هەڵاپەڕی لە ماڵەوانە کە کەس قسەی لەگەڵ نەکە کەس چیرۆکی بۆ نەڵێ کە ڕسمی لەگەڵ نەڵێ کەس شتی فێر نەکە کەس ڕەنگەکانی فێر نەکات کەس نییە بێڵێ ئەو مناڵە دانیشە ئەوەختە چی لێ دێ بە حرەکەت دەبێ جوڵاکە لەو قەدەفێ بۆ بۆ دکتۆر قسەش دەبرم زۆر جار مەسەلەن ئەگەر منداڵ ئەوەندە بە حەڕووک بیتن دەرێن ئەوە مندارێکی زۆر تەندروستە با ئەو هابیتن ئەو قسەش ڕاستە منداڵی حەروک طبعا خۆی عادەتەن منداڵی حەروک تەندروستە خۆی تەندروستە بەڵام نەک بە شێوەیەکی ینی ناتەبیعی بە شێوەیەکی ینی مناڵێک بێتە ئێرە بڕاتە سەر ئەو قەنەف بڕاتە سەر ئەو مێزە لەو مێزە بۆ بەڵام مەڵی ئەو حەروکە زۆر باشەوە تەندروستە وانە بەڵام منداڵێک کەسان بەخۆ لە ئەڵمانیا مناڵەکانیان دایکێکە بینم لەگەڵ مناڵی خۆیەتی لە دایکەکە دانیشتووە مناڵەکەشی لە تەنیشی دانیشتووە ئەو کتاب دەرهێنە کچەکەش مناڵەکەی سیرەکە ئەوش کتابێک دەرهێن دەخین لەو ڕێگا قیتارە ئاگایان لە کەس نییە هەردووکان دەخین یعنی ئەوە حرەکەتی نەکردو ینی ئەوە چالاک نیە و زیرەک نییە بەڵام حرەکەتی خۆی هەیە بەڵام حرەکەتی خۆی هەیە حرەکەتی تایبەتی هەیە لە حەدیقە بێ لە ماڵەوە بێ حرەکەتی نشاطی هەیە ئەم بەحسی حرەکەت دەکەیت بەحسی یعنی چی ئەکا ئەو مناڵە هەیە حرەکەت بەڕسمە هەیە حرەکەت بە شت دروستکردنە هەیە حرەکەت بە گەمەکردنە ئەوانە حرەکەتە نەک پازدان و خۆی هەڵواسی بە شتەوە ئەو پێ ناڵن حرەکە ئەوە پێڵن حرەکەتێکی ناتەبیعی لە مناڵان باشە